بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە ڕووی کردە یاخو با بڵین وڵاتان ڕووی کردە بازاڕە داراییەکان، ئێمە هەریەک لە بەڕێزان دکتۆر بەهرۆز جعفەر پسپۆڕی ئاسایشی وزەوە شوان زوڵاڵ ڕاوێژکار لە بواری وزەدا لەگەڵمان دەبێت و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێزیانە. سەرەتا دەچمەلای دکتۆر بەهرۆز جعفەر. دکتۆر سڵاوت لێبێت ئەم کاتت باش. بەڕێستان وەک پسپۆڕێکی ئاسایشی وزە چۆن دەڕوانە ئەم دۆخە؟ پێتان وایە کاریگەریەکانی خێرا و قورسن بەڵام ماوە کورتە بن؟ سپاس بۆ ئەم دەرفەتە. لێرە شۆ سڵاوم بۆ کاکەشوانی عەزیز هەیە. هەوڵەدەم بە چەند خاڵێک ئەم بابەتە باز بکەم. یەکەمیان هەر لە سەرەتای جەنگی ئۆکراینەوە ئێران و رووسیا وەک دوو دەوڵەتی سەرەکی لە بواری وزەیە، بە تایبەتی رووسیا خۆی بە یەکەمی یەدەکی غازی سروشتیە بینێ و ئێرانیش خۆی بە دووەمی یەدەکی غازی سروشتی دەبینێ. یعنی لە ژێر سمێڵەوە پێکەنینیانە هات کە خۆر ئاوا بەگشتی لە قەیرانی وزەیە و نرخی وزە لە ئەوروپا و ئەمریکا بەراوگران بوونەچێت لە میانەی شەڕی ئۆکراینەوە. بۆیە بەگشتی ئێران و رووسیا نەچین، بەڵکو ئێران و رووسیا زۆر حەز بەوە دەکەن نرخی وزە بەرز بێتەوە لە جیهانە. بۆ ئەمەش هەموو هەنگاوێکیان ناشتۆ. نمونە لە دەریای سوور زەعزەعی ئیقلیمیان دروست کردووە لە ڕێگەی حوسیەکانەوە، لە گەروی هورموز دەستیان بەسەر کەشتیەکانی نەوتا گردووە، حتا لە هەرێمی کوردستانی خۆشمان چەندین جار هێرش کراوەتە سەر کێڵگە غازی و نەوتیەکان بۆی بەرەو خۆراوان نەچنیان بۆی نەخرێنە ڕوو. ئەمە خاڵی یەکەمیان. خاڵی دووەمیان وزەش یان نەوت و غازی ژۆک و هەر کاڵایەکی دیکە بریتە لە عەرز و تەڵەب دەمەند ئەن سەپڵای یان خواست و خستنە ڕوو. تا خواست زۆربێ خۆتان نزانن نرخ هەرزانە بێت، تا نرخ گرانە بێ و بە پێچوانەشەوە تەڵەبیشی لەسەر زیاتر بێتەوە هەر ئەوها ئەمێنێتەوە. بۆیە ئەم وڵاتانەی کە باسم کرێ ئێران و رووسیا بە هەموو شوێ هەوڵەدەن نەوت و غاز کەمتر بکەوێتە دەست وڵاتانی خۆر ئاوا بۆی نرخەکەی بە بەرزی بمێنێتەوە. نەگەر ئەوان چ لە چوارچەوەی ئۆپیک و ئۆپیک پلەسی شاکە چەند ساڵێک هەوڵەدەن 1,400,000 بەرمیل نەوت کەمتر بخەنە بازاڕەکانەوە. ئەمەش فاکتەرێکە، بەڵام خۆی فاکتەری ڕئیسی لێرەدا چینە کە لە پێش کۆرۆنا و لە دوای کۆرۆناشا ڕۆژی وەها بۆ 14 ملیۆن بەرمیل نەوتی بەکارهێناوە. ینی ئەگەر چین نەوتی کەمتر بوێت ڕەنگە نرخی نەوت دائەبەزێ و گەر زیاتریشی بێت بێتمان نرخی نەوت بەرزە بێتەوە. جگەلەوە فاکتەری ئەمریکا و یابان و وڵاتانی دیکەشن کە خەزاناتی نەوتی گەورە گەورەیان ئەم خەزاناتانە شەفاف نین، نازانن چەند هەڵگیراون لە پڕا دەخرێنە بازارەوە نرخ دادەبەزێ. ئەمانە هەموو دەور ئەبینن، بەڵام بە شێوەیەکی گشتی لعبەکە لە میانەی جەنگی غەزەوە ئەوە بوو کە ئێرانە ویست ئەو ڕێڕەوە بازرگانیە جیۆپۆلۆتیکیەی تر لە هیند و لە خوارەوەی ئاسیا بە ملی ئەوە تێپەڕێت نەک بە دەریای سوور و ئەو منتیقانەی دیکەیە. بۆیە ئەم زەعزەعەیە هەر ئاوها درێژەی خایاندوو. باشە، دەست خۆش دکتۆرە گەڕێمەوە لای تۆ. دکتۆر ببورێمەوە لای تۆ. بەڕێز شوان زوڵاڵ، پێم خۆشە پرسیاری بەڕێز هەنەوە بێت کە ئایا کۆمپانیا گیانەکانی بواری وزە چۆن ئەم ڕووداوە هەڵە سەنگێن، یاخو با بڵین چ کاریگەریەک لەسەر ئەوان دروستە بێ، ئەوانە بێت چۆن مامەڵە بکەن لەم دۆخەیە؟ زۆر سپاس. سڵاو بۆ بینەران، سڵاو بۆ کاک بەهرۆز. ئەوەی ڕاستی بێت وەکو بینیمانە گەر بگەڕێنەوە بۆ مانگی 9 ساڵی پار کە ئەو کاتی هێرشەکەی کرا سەر ئیسرائیل، ئەو کاتە بڵین زۆر دیار نەبوو ئایا ئێران چۆن ماوەڵە لەگەڵ ئیسرائیلە کە ئیسرائیل پەراماری غەزەیە و ئەو شەڕی کە بینیمانە تا ئێستا. بەس ئەو کاتە نزیک بۆ نرخی نەو نزیک بۆ نزیکەی $100. بەزەگەر بڵین لە مانگی 9 پارەوە تا مانگی 3 و 4 ئەو کاتە دەرکەوت کە شەڕەکە زیاتر لەو مەنتقە بچووکەیان مێنێتەوە. نەختێ گەشەی کرد بۆ مەنتقەی لای یەمەنەوە چەند بڵین باخیرێکی نەوت وەستێنرایان ڕێگەکە نەختێ زیاتر بڵین هێرشەکە سەرەوە باخیرانە تەسیرێکی هەبوو لەسەر بازاری نەوت. بەس ئەگەر سێری بۆ پێوەرە سێری بکەین بازاری نەوت کە بڵین شتێکی لە ناکاوە ئەمەی کە بینیمان کە بوو لە بڵین لە ئێران کوشتنی ئیسماعیل هانیە
یەکسەر تقریبا نسخە 3 بەرز بووە بەس دوای چەند ڕۆژێک ئەگەر ئێران بڵین تۆڵەکەی زۆر بڵین فراوان نەکات بازار عادەت نەگەڕێتەوە بڵین دۆخی خۆی ئەکەوێت سەر بڵین خواست و وەبەرهێنان ئەگەر خواست بڵین زیاد بکە بڵین نەبێت لە بازارە نرخینەوت بەرزەبێتەوە ئەو ترسانەی کە هەیە لە بازارە ئەوەیە کە ئێران خاستن لە کەنداوە نزیکەی ڕۆژانە 18 ملیۆن بەرمیل بەو ناوایە ئەڕوا و هەروەها لە بڵین لا یەمەنەوە لە دەریای سوور چەندەها بڵین گەشتی نەوت بەو سوێس و بۆ مەنتقەیە تێپەڕن ئەوانە بڵین هێرشی بکرێتە سەر یان بۆ سێنرێ ئەمە کاریگەری بێت لەسەر بازار بەس وەکو بڵین شەڕەکەیە ئەو بڵین مامعایی هەیە لە بینی ئیسرائیل و ئێران ئێران چۆن جوابێتەوە کاتیە بڵین سەری نەوت بەرزەکاتەوە زیاتر پەیوەندی هەیە بە بازاری نەوت بەعام و خواست و بەرهێنانەوە. باشە کەواتە کاریگەریەکان کاتیە بن واتە درێژمەودا نابێ. دکتۆر بەهرۆس بەگشتی ئاسایشی وزەی وڵاتانەکەوێتە چ مەترسیەکەوە پێ دوایە بە تایبەتیش عێراق با بزانین ئاسایشی وزەی عێراق ئەبێت چۆن بپارێزرێت؟ لە واقعدا ئێستا ئاسایشی وزە لە جیهانە لە وەرچەرخانێکدایە لە وەرچەرخان و وەرچەرخانیشدایە لە ڕاستیە بۆچی لە وەرچەرخاندایە لەبەرەوەی جیهان ئێستا زیاتر بەرەوە ئەوە ئەڕواد و زەنیێبۆوەکان تااقاتی متەجەدیدە بەکاربهێنێت لەبەرەوەی ئێستا پرسی هایدرۆجینی سەوز بە تایبەتی لە کەنداوە 500 ملیار دلار وەبەرهێنانی تیا ئەکرێ بە تایبەتی ئیمارات عومان سعودیا قەتەر یعنی ئەم شارە نوێیانەی کە دروست دەکرێت لە خەلیجە کاریگەری ئێجگار بێ ئەندازەی لەسەر وزەی نوێ بۆ ئەبێت یعنی ئەمە ژوا ئەکات جیهان بەرەبەرەیتر پشت لە هایدرۆکاربۆن بکات کە نەوت و غاز و غەڵوسن زیاتر لە 200 ئەمانە نزیکەی 200 ئەمە نەوت و غازی طبیعی بە تایبەتی نەوت تاوەکو ئێستا بڵێن ڕیزبەندی یەکەمی گردووە لە کاڵە بازرگانیە جیهانیەکاندا ئەمە ئەرگۆمنتی یەکەمە بەڵام ئەرگۆمنتی دووەم وا ناڵێت ئێمە لە ساڵی 2010 نزیکەی 87 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانە جیهان بەکاری بردو ئیستهلاکی کردو ڕۆژانە بەڵام ئێستا کە لەگەڵ تۆ قساکەم ئەمڕۆ جیهان نزیکەی 101 ملیۆن بەرمیل نەوت بەکارێنێ کەواتە بۆ غازی سروشتیش ساڵانە نزیکەی 3.6 لە سەتا بەکارێنانی غازی سروشتی زیادی کردووە کەواتە ئەمە شتێکی دووسەرەیە لەسەرێکەوە جیهان هەتا دێت پێداویستی بە نەوتی غازی سروشتی زیاد ئەکات لەسەرێکی دیکەشەوە جیهان بایەخ بە وزەنوێبۆوەکانەدات ئاسایشی وزەی عێراق پێویستە لە نێوان ئەم دوو ئارگۆمنتەیە زۆر بە وریانە مامەڵە بکات ئەویش ئەوەیە کە لە ڕووی ژینگەییەوە پێش هەموو شتێک ئەم بابەتە بکا بە ئەولەویە چووکە ئێمە پەیپەرێکشمان ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کردو عێراق نزیکەی 51% غازی سروشتی خۆی کە لە میانی بەرهەمێنانی نەوتەوە بەرهەمی هێنێ بە فیڕۆدا و دەیسووتێنێ ساڵانە بە پێی بانقینە و دەوڵەتی عێراقیان سێمە یا چوارەم وڵاتەکە غاز دەسووتێنێ و بە فیڕۆی دەدا ئەمە سەروەتێکی نیشتیمانیە کە بای ملیارەها دۆلارە لە هەمان کاتە عێراق کە غازەکەی خۆی دەسووتێنێ و ژینگەی پێپیس دەکا و ئاسایشی خۆراک تێگەچێ و هەوا پیسەکە و کاربۆن دەکاتە هەواوە خۆی ساڵانە 5 بۆ 7 ملیار دلار غاز لە ئێرانەوە هاوردە دەکات ئەمەش ئەمریکای کردوتە مەرحەلەیەکە و کەیتر قبول نەکا لە عێراق دۆلار با بە ئێران بە بیانی هاوردەکردنی غازی سروشتیەوە بۆیە ئاسایشی وزەی عێراق هەر پرسی ئاسایش نییە بەڵکو پرسی جیۆپۆلیتیکیشە کە تەبێ لە هەردوو بوارەکەدا بیری لێ بکاتەوە. باشە بەڕێز شوان زوڵاڵ وەکو دکتۆر ئاماژەی پێکرد دکتۆر بەهرۆز دەڵێ ئەگەر ئیتر ڕۆژئاوا خۆمانەزانین کە زۆر جار ڕووی کردوتە وزە نوێبووەکان ئایا ئەتوانێت بیکاتە بەدیلێک بۆ وزە یاخود نەوت و غاز بە گشتی ئەوروپا بەعام بکەین لە ماوەی 15 ساڵی داهاتووە زۆربەی بۆ نمونە سیارە ئەبێ بە کارەبا یا هایدرۆجینیش بەڕێوەیە بە زۆڵانی نرخی تاخیرتر بێ ئەمە کاریگەریە بێ لەسەر بازاری نەوت بەس بچینە وڵاتانی کە بۆ نمونە نایجیریا کە لە ماوەی 50 ساڵی داهاتووە وا پێشبینیەکرێت کە
نزیکی ملیارێ کەس لە نایجیریا بژی و نایجیریاش وڵاتێکە بڵین بەرەو دەوڵەمەند بوونەچێ و ئەو هەموو سیارە و ساری کۆن کە لە ئەوروپاوە ئەو فرێ نادرێت زۆربەیەکێ بۆ وڵاتانی کە بڵین ئەفریقاوەمانە لەبەرەوە لاوانەیە ئەوروپا وردە وردە بەرەوە ئەوە بچێت کە زیاتر کارەبا بەکاربێنێ بۆ سیارە بەس وڵاتانی کە ئەو وڵاتانی کە بڵین دەرامەتیان کەمە ئێستا زۆربەی وڵاتە ئەفریقیەکان لە ماوەی 20 ساڵی داهاتووە ئەوانیش بڵین سەرمایە زیاکات و دەوڵەمەندترە بن و خەڵک زیاتر سیارە بەکارهێنێ و ئەو سیارانەش زیاتر سیاری کۆن و سیاری کە بنزین بەکارێنێ لەبەرەوە لە مەودای بڵین نزیکم مامناوەندا من لەو باوەڕایانیم و ئەو بڵین ئەکسپەرتانی کە لە مەجای وزەشا کارەکەن کە بڵین خواز لەسەر نەوت کەم بێتەوە بۆ نمونە ئەگەر سەیری بڵین فڕین و تایارە بکەین تا ئێستا هیچ تەکنۆلۆژیەکی تازە نییە کە بەکاربێت لە بری ئەو نەوتێک بەکارێ بۆ فڕین لەبەرەوە ئەم بڵین ئەم داهێنە تازانەی کە ئیبینین ئەوروپا بڵێن بەشێکی زۆر کەمی جیهانە وەکو لە بەکارهێنانی نەوت و غازە ئێستا ئەگەر سەیری سین و سەیری ئەفریقا بکەین و سەیری جنوبی ئەمریکا بکەین ئێستا زۆری تیاماوە و بڵین احتیمالی هەیە زۆر باسەکرا کابەرۆزیش باسی کرد کە لە 89 ملیۆن بەرمیل ڕۆژانە بۆستێ لەوە زیاتر سەر نەکەوێت بڵین بەکارهێنانی نەوت لە جیهانە لەم چەند ساڵی پێشوە لە 100 ملیۆن بەرمیل ڕۆژانە زیاتری کردووە لەوانەیە زۆر بەرز نەبێتەوە بەس لەو حەدامێنێتەوە بۆ چەند ساڵی داهاتوو بەڵێ بێگومان جارێ پشتبەستنەکە ناتوانرێ بوترێت 100% بەڵام کاک شوان سبەی کۆبوونەوەی وڵاتانی بەرهەمهێنی نەوتە ئۆپێک پڵاسە پێ دوایە سبەی چ بڕیارێکە دەن کە لە کاتێکی گرنگی ئاوادا کۆبنەوە ڕاستی بێ بڕیارەکە ئەگەر بازاری نەوت بڵین بە نوعێک بشێوێت و لە سایە 3 زۆر نییە بەرز بێتەوە بۆ نمونە لە سایە 10 بۆ 15 بەرز بێتەوە لەو باوەڕەیەم وڵاتانی ئۆپێک و ئۆپێک پلس نەختی نەوتی زیای بخەنە بازارەوە بۆی نەوت لەوە زۆر زیاتر نەبێت بەس ئەگەر بڵین هیچ شتێکی با بڕواناکەم تاسبێنێ ئێران بڵین هیچ تۆڵەیەکیان شتێ بکات کە بازار تێگایان لەبەرەوە من لەو باڕام سبێنێ هەر ئەو خەرارانی کە یاوێنە مانگی 6 کەەوە خەرارێکی زۆر گرنگ بوو ئۆپێک نزیکی 3 ملیۆن و بەرمیل لا بردووە تانی هەیەی ساڵی 2025 بەس مانگی نۆ کۆبوونەوەی مانگی نۆ گرنگە بێت هی ئۆپێک و ئۆپێک پلس کە ئۆپێک پلس تا ڕێکەوتنەکانەوەیە تا مانگی نۆ بەردەوام بن لەسەر ئەو کەمکردنەوەی بەبرهێنان نزیکی 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژانە لەبەرەوە من زیاتر بەچیر بکەینە سەر کۆبوونەوەکەی مانگی نۆ ئەو کاتە دەرەکەوێت گەر ئۆپێک پلس بیانێت ئەو بەردەوام بن وەکو وڵاتانی ئۆپێک بۆی سەری نەوت لە نزیکی 75 بۆ 85 دۆلار هەبێنێتەوە باشە دەست خۆش بەڕێز شوان دکتۆر بەهرۆس سیاسەتی ئەم حکومەتە نوێی ئێران کابینە نوێیەکە ئەوەیە کە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا ئاسایی بکاتەوە جگە لەوەی کامە ڕووداوێکی کاتیە پێچێت کە تێپەڕێ بەڵام پێ دوایە ئەو سیاسەتەی کە ئەم حکومەتە نوێیە پەیڕەوی بکە بە تایبەت پزیشکیان مەسعود پزیشکیان کەوێت سیاسەتەکانی لەگەڵ ڕۆژئاوا تا ڕادەیە گێک بخاتەوە چ کاریگەریەکی لەسەر ئاسایشی وزەی جیهانە بێت بە تایبەت لە واقعدا من ئەم وەڵامەی جەنابەت هەر بۆ ئێران نا بۆ تورکیاش پەیوەست دەکەم بۆ هەموو دەوڵەتێک بەگشتی خیتابی دەوڵەت و گوتاری دەوڵەت و سەرۆکانی دەوڵەتەکان نابێ خیتابێکی شۆڕژێری ڕڤەلوێشنەری بێ ئەبێ خیتابێکی بازرگانی بێت دەبێ خیتابێکی دیبلۆماسی بێت لەم دا 15 ساڵەی ڕابردوودا بە تایبەتی تورکیا و ئێرانیش خیتابەکانیان زیاتر شۆڕژێری بووە ئەمەش کارەساتیەک لە دوایەکی بۆ وڵاتانە هێناوە بەنسبەت ئێرانەوە دیارە کە سەرکردەیەکی هەرە دیاریان کە ناپلیۆنی ئێران بوو لە ڕۆژڵاتی ناوەڕاستا قاسمی سولەیمانی بوو کوژرایە تیرۆر کرایە شەهید کرایە ناوێکی بۆ بدۆزیتەوە و لەم دوایە ئێران زۆر یعنی گورزی گەورەی بەرکەوتووە بەهۆی ئەم جەنگانەی یان ئەم گرژیانەی لە ڕۆژڵاتی ناوەڕاستە هەن ینی تۆ گەر ببینیت ئیسرائیل ئەگەر هیچی نەکرد بێت ئەو توانە سەربازی و ئاستی هەڕەشانەی ئەمریکا ئێرانی بۆ دنیا دەرخستووە کە ئێران لە یەک ڕۆژە 130 لە یەک سەعاتە 130 درۆنی بۆم ڕێژکرا و 120 موشکی بالیستیک و نزیکەی 30 موشکی کڕوزی نابە ئیسرائیلەوە
یەک کەسێکی بریندار نەکرد لە ناو ئیسرائیلدا و بەڵام بە پێچوانەوە ئیسرائیل زۆرترین ڕاوێژکاری سەربازی ئێرانی لە ناو سووریادا تیرۆر کوشتووە یا کوشتووە یان شەهید کردووە ناوێکی بۆ بدۆزنەوە لە لوبنان جێگری ئیسماعیل هەنیە ساڵح عارۆری کوشتووە لە بە هەمان شێوە ڕاوێژکاری سەربازی حیزبوڵای کوشتووە لە بابل حیزبوڵای عێراقی هەموو ئەندازیارەکانی بەرەمێنانی یان بەکارهێنانی درۆنیان لەلایەن ئیسرائیلەوە کوژراون لە ناو ئێرانە بینیمان ئەوە ئەمڕۆ ئەگەر ئیسرائیلیش ڕای نەگەیاند بێ بەڵام هەر کوشتنیان ئیسماعیل هەنیە کاریگەری شێجگار گەورەی لەسەر سیاسەتی ئێرانیە بێ و ئێران ناتوانێت ئەم مەوزوعە گەورە بکاتەوە و هیچیش ناتوانێت گەورەی بکاتەوە و زیاد لە حەدی خۆی بایەخی پێ بدات چونکە ئەگەر گەورەی بکاتەوە بێ ئێران تۆڵەی ئەم شتە بکاتەوە کە لە کاتێکا ئێران نایەوێت تۆڵەی بکاتەوە و لە بەرژەوەندی نییە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئابووریەوە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ناوخۆی ئێران تووشی شکالتێکی گەورە بوونا نەتیجەکان انتخابات دەریەخات یعنی ئەم بەڕێزەی کە پزیشکیان بووە بە سەرۆک کۆماری ئێران بە ئاشکرا دیارە بە دەنگی ئازەر و کورد بووە بە سەرۆک کۆماری ئێران خاڵێک بامان شۆ من بیرم نەچێت بۆ تورکیاش باسی بکەم لە سیوێکی 2010 تورکیا هەڕەشەی لە ئیسرائیل دەکرد بە بەردەوامی بەڵام پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیلدا تێک چوو کە بۆ یەکەمین جار دەوڵەتێکی دبێگانەی توانیتی 9 کەسی تورکی لە ناو کەشتێکە کە بۆ غەزە ئەچوون بکوژێت ئەمەش گرژی گەورە گەورەی بە دوای خۆیان هێناکە تا 2 ڕۆژ پێش ئێستا ئەردۆغان ڕەشەی لە ئیسرائیل کردەوێتە داخالت لە ئیسرائیل دەکەن بۆیە ئەم قوتابە شۆڕژێریانە زەرەرێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەدەن چ سەرۆکی هەر دەوڵەتێک بیکات چ هەر ئاستیکە بوترێت بێگومان کاریگەری جۆرا و جۆرێ بێ وەکو پێشتریش خۆتان راپۆرتان لەسەر کرد نرخی لیرە و تمەنی بە یەک جاری دابەزاندووە. بەڵێ دەست خۆش دکتۆر بەڕێز شوان پێت وایە یاخو با بڵین پێشبینی تۆ چییە بۆ چەند ڕۆژی داهاتووی بازاڕە دارایەکان بە گشتی لە جیهانە؟ زۆر سپاس بەس بگەڕێمەوە بۆ ئەو کێشەکەی ئێران اینجا حەزەکەم باسی ئەوش بکەم. ئێران سیاسەتی ئێران لە چەند ساڵی پێشوە ئەوە بووە کە ئەم پرۆکسیانە دروستکە بڵین ئەم دەسەڵاتانە دروستکە وەکو حەماس و وەکو حوسیەکانی یەمەن و ئەم وڵاتانە بەکاریان بێنەکەی پێویستی بوو بۆی هێرش بکەنە سەر ئیسرائیل یان دژمنەکانی ئێران. ئەم بڵین وەزعی کە لە غەزە هەیە و ئەو هێرشەی بڵین حەماس کردێ سەر ئیسرائیل تا ئێستا لە ماوەی ئەم هەژنۆمانگە بڵین زۆر بە خراپ کۆتۆتەوە لەسەر ئێران براوەنیە لەم یاریەیە چکە ئەو دەسەڵاتانی کە هەیە بوو حتا ئەوانەی لوبنان حیزبوڵڵایان ئەو بڵین حەماس خۆیە ئەو مەلیشیانی کە لە یەمەن ئۆمانە هەیە گورزی زۆر خراپیان خوارد بۆ ئەو هێزی جارانیان نەماوە بە ئاسانی ئێران ناتوانێت بەکاریان بێنێ. اینجا گەر ئێران بڵین لەگە کاک بەڕۆژی باسی ئێران بەهیچ مەسلحەتی لەوەیان نییە کە ئەم شەڕە فراوان کە لەسەر فەڵەستین وەزعی ئێران تێگا چکە گەر لەگەڵ ئیسرائیل و زۆر تێکی با و شەڕەکە فراوان کە ئێران اقتصادیان و سیاسیان زۆر ڕێکاو زۆر بڵین ڕفیقیی نییە لەو مەنتقەیە کە لەسەری کاتەوە لەبەرەوە ئێران بڕواناکەم هیچی وابکە لەو بۆیە ئەڵێم لاوانێ من لەو باوەڕام نەختی هەڕەشە و گڕۆشابێ لاوانەیە دووسێ موشک بنێرێتە سەر ئیسرائیل و کە تەقێنێتەوە بە بینی ئیسرائیل بەس بازاڕەکانی جیهان بڕواناکەم بڵین تەسیرێکی وای لەسەر کرێ بەس ئەم شتانە خۆ دەزانی کرد ئەوڵین موشک هاوێژرێ و خەڵکی زیاتر کوژرێ احتیمالات هەیە نەختێ بڵین شەڕەکە گەورە بێ و کاتە کاریگەریە بێ بەس وەکو ئێستا کە پێشبینیە کرێ و لە مەساڵحی ئێران سێر بکەین و ئەو بڵین چەند ساڵی پێشوو ئێران چۆن جوابی ئیسرائیل یاوەتەوە کە هەڕەشەی واکراوە بۆ نمونە ئەو زانەکانی بڵین هینی ئەتۆمی کە چەندەهایان کوژراون لە ئێران هیچی وای نەکردو کە تۆڵیان بکاتەوە لەبەرەوە من لەو باوەڕانیم بڵین تۆڵێکی وای بینینەوە یان ئێران خۆی بڵێ بێ شەڕەکە فراوانکە لەگەڵ ئیسرائیل لەبەرەوە بازاڕەکان بۆ خۆی مێنەوە ماوەیەکی چەند ڕۆژێ نەختێ ناجێگیری بینە بەزەگەڕێتەوە جێخۆی. بەڵێ بەڕێز شوان جوڵان ڕاوێژکاری بواری وزە لەگەڵمان بسپاس بۆ بەڕێستان و هەروە دکتۆر بەهرۆز جعفەر پسپۆڕی یاسایشی وزە سوپاسی تۆشەکەم سوپاس بۆ هەردووکتان.